باوەڕ ناکەم هیچ میلەتێک هەبێ کێشەی لەگەڵ ینی ئەم کێشە وجودیە هەبێ کە کوردەیەتی ینی کورد نەکرد لە سەردەمی تازە لە سەردەمی کۆنیشا کێشەی بوون بووە هەر لە ناو ئەو کاتێک ئەو سیستەمە لە حەزارەتی ئیسلامی کە سیستەمێکە بوو ئەو تخوا پەنجەرانە داخ ینی کورد بامان شێوە لەو سەردەمە شاهین نەکراوە ئەو سیستەمە قبولی نەکردووە تاوان من لەو کتێبەی بوونینەتەوە یەکە بە شوێنە مشکلە ڕۆشتوم کە مشکلەی کورد چییە؟ ئایا مشکلەی کورد لەگەڵ فارس و تورک و عەرەب و پارتدەوانەیە کە کوردیان بەسەرادا بەشکراوە یا ئەسڵی کێشەکە لە شوێنێکی ترە وە کێشەیە لەگەڵ ئەو سیستەمە جیهانیەی کە ڕێگە دەدا دەوڵەتێک دروست ببێت و لەگەڵ نظامی دەوڵەت نەتەوە خۆیە ئەو دەوڵەتێک کە هەیە سیستەمەکەی چۆنە ئەو فۆرمەی کە دەوڵەتی نەتەوە هەیەی بۆچی لە مادا شێوەی گیر نابێت ئەی باشە ئەو مادەی کورد کێشەکەی لە چیایە بۆچی ئەم شێوەیە وەرناگرێت لەبەرەوە من لێ باس لەوە دەکەم کە کێشەکە لە ئەسڵا لەگەڵ ئەو سیستەمایە لەگەڵ ئەم بینانانیە دەوڵەتانانیە کە بەسەریانەدا بەشکراوە وە لێرەوە ئێمە کێشەکەمان هەست دەکەم کێشەیەکە کێشەیەکی تاجیلکراوە ینی هی ئێستا نییە کێشەیەکە لەوەتەی ئێمە کورد وەکو کورد وجودی هەیە ئەم کێشەیە لەگەڵ یا گەورە بووە ینی کورد وەکو نەتەوەیەک وایە کە هێشتاک و ناتوەتە بوون هیچتاک لەدایک نەبوو ئەم لەدایک بوونەی مامانێکی دەوێت پێویستی بە مامانێکە کە بتوانێت فعلەن لەو تاریکیە بێنێتە ناو جیهانەوە وەن زەمانێکی زۆرە کە بیر لەوە دەکەمەوە پێشی سوزانم لەنەوە دەکانەوە لە کۆتاییەوە دەکانەوە من بیر لەم کێشەیە دەکەمەوە پێم وایە ئەوەندەی کە بیرم لەم کێشەیە کردبێتەوە هەست دەکەم ینی پێویستمان بە فەلسەفەی گریکی هەیە تا مامانی ئەو لەدایکبوونە بکات واستیش دەکەم لەدایکبوونی کورد ینی هاتنە دەرەوەی لەناو ئەوسکا بەڕاستی مۆزوعەکە دەوڵەت نییە ئەوە نییە بەبێ بە دەوڵەت لەدایک دەبێت چونکە دەوڵەت ئەسڵ خۆی بکوژی کللتورەکانە ینی دەوڵەت دەخوازیە دەوڵەتی مۆدێرن کللتورێک کۆمەڵە وەستا دروستیکەن ئەم کللتورە لەسەرەوە بسەپێنن بەسەر خەڵکە بەڵام کورد وەکو میلەتێک شوێنی پەیدابوونی هینەکانە کللتورەکانە هەر ئەم فرە کللتوریە کە لە ناوێما هەیە و بەردەوامیش ینی کللتوری تازە بەرەم دێت شتێکی ینی هێزێکی فعال لە ناو کووردا هەیە بۆ بەرەمێنان بۆ داهێنانی کللتور ینی ئەمە کاتێککە بیر دەکەینەوە لە هەورامانێکی بچووکی وەکو کۆمەڵە لادێکە لەو شاخانن ئەو کللتورە گەورە دەوڵەمە نهاتوەتە دەرێ ئەمەمان بۆ دەردەکەوێت کە فعلەن هێزێکی کللتور داهێن لە ناو کووردا و هێزەکە لە ناو هەر میلەتێکە هەیە کللتورەکەی داهێناوە تا ئێستا بە فعالی ماوەتەوە و کار دەکات لەبەرەوە مەوزوعی دەوڵەت ئەو لەدایکبوونە نایەنە تارەوە و ئێمە شتانێکی مامانێکی ترمان پێویستە بۆ لەدایکبوونەکە و گریک فەلسەفەی گریکی ئەم تێکستانی کە ئێستا دەیخوێنین و کە ئەمڕۆ وانەیەک لەو تێکستانە دەخوێنین مامانی ئەو حەزاراتانەی کردووە کە لە دوای خۆیەوە هاتوو ئەگەر گریک نەبوایە هەرگیز شتێکت بە ناوی حەزارەی ئیسلامی نەبوو شتێک نەبوو بە ناوی فەلسەفەی ئیسلامی و تەسەووفی ئیسلامی و ئەمانە وجودیان نەدەبوو لەگەڵ فەلسەفەی گریکی نەبووە ئاسان ئەو علومانی کە پێیان دەوتێ علومی دین هیچ کامیان وجودی نەدەبوو ئوسوول فقه بەبێ لۆجیکی ئەرسطۆ وجودی نییە چونکە هەموو مستەلەحەکان مستەلەحاتی لۆجیکین و هەر شتێکی تریش دواتر هاتووە ڕەبتی بە گریکەوە ڕەبتی بە مامانی گریکەوە هەیە بامان شێوە ئەوەی کە پێی دەڵێن حەزارەی ڕۆمانی ئەویش بە شێوەیەک لە شێوەکان ئەسەن لە لووتکەی خۆیە لە سەرەتانا بەس دواتر هەتا گریک نایەتە ناو ڕۆمانەوە ڕۆمان نابێ بەو ڕۆمانێکە هەیە و ئەو فەلسەفەی لاتینی کە پێی دەڵێن فەلسەفەی لاتینی ئۆگستینە و
تۆما کویناسەوە ئەوانەی کە هەن ئەمە نابێت لە کاتێکا بە شێوەیەکی غیر مباشر ینی لە عەرەبەکانەوە لە تێکستە عەرەبیەکانەوە فەلسەفە گوازراوەتەوە بۆ ڕۆمانەکان لەبەرەوە فەلسەفەی گریکی ئەوروپیەکان کە خۆیان خاوەنی فەلسەفەیەکی تایبەت بە خۆیانن و لە دوو شوێن فەلسەفە بەمعنە ڕاستەقینەکەی پیا بووە سەری هەڵداوە یەک گریک دوایەوە ئەوروپیەکان فۆرمێکی تازەیان نوێی ئەوروپیان بۆ فەلسەفە هێنایە ئاراوە لەگەڵ ئەوەشە فەلسەفەی گریکی مامانی ئەو حەزارەتە ئەوروپیە مامان لێرە بەو مستەلەحە سکوراتیە بەکاری دێنم کە لە مەوزوعی معرفە پێی وایە ئەگەر ژن منداڵێکی بایۆلۆژی و مادی بێ پیاو لای ئەو منداڵێکی هەیە ئەم منداڵێکی ڕۆحیە وە مامانی دەوێت لەوێ ئەو دەڵێ من ئیشەکەم هەر وەکو دایکم وایە دایکم مامان بۆ منیش مامانم مامانی ئەوەم ئەو ئایدیایانەی هەیە لە ناو تۆ یارمەتیان دەدەم بێنە دەرێ جافعلەن فەلسەفەی گریکی خۆی نەکرد سوکرات هەر فەلسەفەی گریکی مامانێکە بۆ ئەوەی کە نەهاتووەتە دەرێ کۆمەکی بکات بێتە دەرێ و ئەوەی کە من دەڵێم کورد لە ناوسکی دایکایەتی مەبەستم لە جەستەکەی نیە مەبەستم لەو ئایدیایە کە هەیەی ئەو ئایدیای تەنانەت لەبارەی خۆیەوە هەیەی یعنی ئەمە هیچ تاکو تەسەووری خۆمان بەرامبەر ئەوەی کە کورد وەک ئایدیایەک تەسەوورێک نییە هێشتا ئەم تەسەور لە ناو تاریکیایە و ئێستا بڵێ کورد چییە ینی بە کەسێک بڵێ پێناسەر بۆ بک بەپی ئەوەی کە هەیە پێناسە ناکرێت ینی هیچ تاکو ئەو ئایدیایە فۆرمی وەرنەگرتووە ئەمە چی دەیکات فەلسەفەی گریکی دەیکات و لەبەرەوە گەڕانەوە بۆ فەلسەفەی گریکی بۆ کورد لە هەموو میلەتێک ینی کورد لە هەموو میلەتێک زیاتر پێویستی بەوەیە بۆچی چونکە پێویستی بە لەدایکبوون جا هەر لەمەوە کە ئەمە گرنگە ئەو پرۆژەیە کە من دەسم پێ کردووە و بە هیوام لە داهاتووشە کەسانێکی تر بەشداری ئەو پرۆژەیە بکەن چ لە وەرگێڕانی تێکستە گریکیەکان چ لە لێکدانەوەیەکی کوردیانە چونکە ئەو تێکستانە ینی حتا فعلەن بە کوردی نەدوێن کورد ناتوانێت بیان بیستێ بە کوردی دوانی ئەو تێکستانە ینی ئەو کەسانەی کە دێن لێکدانەوە بۆ ئەو تێکستانە دەکەن دەبێت جارێکی تر بگەنەوە ئەو بیرکردنەوەیە ینی نەک زمانەکە تەرجەمەکردن ئاسانە تۆ لە زمانەوە بۆ زمان بیکەیت بەس گەڕانەوە بۆ بنەمای ئەو فکرانە بیرکردنەوەیەک بڕوا بزانێ ئەڕستۆ ئەوەی لەناو عەقڵیا بۆ چۆن ئەمە یام تێکستەی پێبەرەمێنەوە ئەمە سەختە بەڵام لەگەڵەوە شاتا ئێمە نەتوانین ینی بیرکردنەوەی ئێمە نەگاتە ئەو شوێنە ئێمە ناتوانین وا بکەین فەلسەفەی گریکی بە کوردی لەگەڵمانە بدوێ بە کوردی لەگەڵمانە بدوێ ینی چی ینی بە شێوازێکی کوردیانە ئەو ئایدیایانە جارێکی تر بێنێتەوە ئارە کاتێک کوردیانە دووە ئەو کاتێ ئێمە مەیل پەیا دەکەین بۆ خوێندنەوەی ئەو کاتێ ئێمە حەز بە خوێندنەوەی دەکەین چونکە لەگەڵ ئێمە دەدوێت جا لەبەرەوە پرۆژەیەکی ئاوە هەست دەکەم لەوانەیە کەسێک بیرکاتەوە بڵێ باشەوە ینی لەم سەردەمە مۆدێرنا و لەم سەردەمە تازە ئەمە ینی چ سوودێکی هەیە ئەوەی تۆ دەیکەیت فەرەزەن بیری لێ دەکەیتەوە خەڵکانێک دەمێکە کردویانەوە بەر لە 1000 ساڵ کراوە بەس ئەمە لە ڕاستیا بۆ فەلسەفە قسەیەکی بێمانایە و تا ئێستاش ئەوروپا ناتوانێت خۆی لە هەر مەجالێک لە مەجالەکانی زانستا بەبێ ئەڕستۆ ناتوانێت قسە بکە یەکەم جار کە باسی قانون دەکات دەبێت باسی قوانینی ئەفلاتون و باسی سیاسی ئەرستۆ بکە باسی ئەخلاق دەکا هەر دەبێت بگەرێتەوە بۆ باسی ئیستاتیکا دەکا هەر دەبێت بگەرێتەوە بۆ ئەو ینی بە ناچاری تۆ دەبێت بگەڕێتەوە بۆ گریک جا لێرەوە فەلسەفەی گریکی زەرورەتێکە بۆ ئێمە و ئەمەش کە هەیە من هەوڵم داوە لەوەتەی کاتومە تێرە تەمانم پرۆژەیە کۆنە بە نسبەتی بنەوە من لە 2003 و کۆرسەمان کرد بەداخەوە لەوێ 6 مانگ بەردەوام بوو وەزەکەیان لێ تێکداین ئەوە لە دوای 2003 هەتا 2014
چواردە نزیکەی 11 ساڵ دەکات چواردە 15 وابزانم چەند بوو دەستمان بۆ کۆرسەکان کرد ینی دوای 12 ساڵ 10 ساڵ ئەم پرۆژەیە تاجیل بوو وەکە هاتمە ئێرە لە ڕێگەی و کۆرسانەوە کە کران کە من خۆم بخۆم بەڕاستی شتێک نەبوو بۆەوە نهاتبوومە کۆرسانە بکرێت هەر شتێک بخۆی هات ئەمە وای کرد بەرەبەرە فعلەن جارێکی تربی لەو پرۆژەیە بکەمەوە و ئێستا لە ڕێگەی ئەم کۆرسانە و لە ڕێگەی ئەوانەی کە هەموو کۆمەکی و هاوڕێیانە و نووسینەوەی کۆرسەکان و هەریەکە لە لای خۆیەوە مانوبوونێکی زۆری بینیوە بم ئیشەوە بۆ ئەوەی ئەمە بکەوێتە سەرپێت تەبان منە دوو کتێبم چاپ کرد و چ وەکو خۆم وەکو حەقی نووسەر چ وەکو ئەوەی کە حەقی چاپیش هەردووکی دەگەڕێتەوە بۆ سندوقێک کە دانراوە بۆ ئەو پرۆژەیە وەکو وتیشم ئەو پرۆژەیە هەر من نیم ینی ئەوە نییە بڵێ من ئەمەم بۆیە کردووە بۆیە بەخشیومە چونکە کتێبی من چاپ دەبێت کتێبی من چاپ دەبێت لە لای من معنای نیم ینی کتێبی من چاپ دەبێت من ئەو کاتە وا سێری کتێب بکەم کە بیکەمە وەسیلەیەک بۆ شتە مادیەکانی ژیان و ئەوانە بەس من بەڕاستی ئەمە لە مەبدەمان نەبووەوە پێشتریشە لە مەبدەمان نەبوو هەمیشە وتومە ئەوەی ڕەبتی بە ژیانەوە هەیە من بۆ ئەوەی بژیم پێم باشترە بچم کرێکاری بکەم تاوەکو کاسپی بەسەر فکر و ئەوانەوە بکەم بۆچی چونکە پێم وایە جسم دەبێت خۆی خزمەتی خۆی بکە من نابێ فکرم کە دەبێت جسمم خزمەتی کە بیخەمە خزمەتی جسم بۆ ئەوە من بیرکەمەوە بۆ ئەوەی نانەکە بێ بیخۆم بەعکسەوە تۆ دەبێت ینی بە پێشەوانەوە دەبێت نانێک پێیاکەی بیخۆی بۆەوەی بیرکەیتەوە و ئەمە فەرق قەستەکەم جیاوازی من بوو هەر لەگەڵ ئەو برادەرانی کە زەمنێک پێکەوە بین ئەمە جیاوازی ئاساسیەکەی من و ئەوان بوو کە ئەوان پێشەوانەی ئەمە بیریان دەکردەوە کاتی ئەمە بیر لە شتانێکی گشتی دەکەینەوە ئەوەی کە گشتیە فعلەن جورەتی دەبێت کە ئێمە ئەوەی هیچ شخصی خۆمانە بیدەن بەوەی کە گشتیە چونکە ڕاهاتین فێر کراوین هەرچی گشتیە بیکەینە هیچ شخصی خۆمان وان وڵاتە بۆیە وێران بۆ چونکە بەردەوام ئیسکراوە بەردەوام هاوکێشەکەوە بۆ ئەوەی گشتیە چۆن شخصیکەینەوە ئەوەی هیچ شتە گشتیەکانە وڵاتیش بەوەی کە گشتیاوەدان دەبێتەوە ینی ئەوەی کە گشتیە بەڕاستی ئەوە ماڵی هەمومانە ئیتر مزگەوت بێ مەکتەب بێ سنتەرێکی ڕۆشنبیری بێ پارکێک بێت ئەو پارکە ماڵی هەمووانە فلانە فیسارە ئەمانە ماڵە گشتیەکانن ئێمە ماڵە گشتیە لە کورت پێویستی بە ماڵە گشتیە ئێمە ماڵە بەل لە هەموو شتێکە ماڵە گشتیەمان وێران کرد و ئەو ماڵە گشتیە ئینتیمایەکی گشتی دروست دەکات ئەو ماڵە گشتیە وا دەکات کە ئینتیمای خێڵەکی و ئایلی و خوێنی و ئەمانە بگوازێتەوە بۆ جۆرێکی تر لە پەیوەندی تۆ ئینتیما دەکەی بۆ شتێکی تر و مەیلت هەیە خۆت بە لە پەیوەندیایی بە شتێکی ترەوە کە خوێنی و ڕەشڵەکی و فلانی و ئەمانە نییە شتێکی گشتیە لەبەرەوە من هەست دەکەم لەبەرەوە هەروە هاتوین ئەوەی کە گشتیە شخصیکەینەوە ئێمە هەرگیز قورسە لە لامان ئەوەی شخصیە گشتی بکەینەوە وا دەزانینەوەی شخصیە گشتی بکەینەوە بە زایە دەڕوە وا دەزانینەوەی شخصیە گشتی بکەینەوە لە برسا دەمرین ئەمە تابان کاتێک کە ئەمە نەمایتر کۆمەلگا بێتاقەتت دەکات تۆ نازانێت ئەو خەڵکە یەکتری بێتاقەت دەکەن چونکە کەس لە کەس چاوەڕێ ناکە هیچی لە چاوەڕێ ناکە و ئەمە لەلایەکی ترەوە من ئەمەی کە دەیکەم ڕەبتی بەو مەبداوە هەیە کە دەبێت فعلەن ئەم مەبدا بکەوێتەوە کار بۆ ئەوەی کە بەهۆی ئەوەوە کە ئەوەی گشتیە شخصی کراوەتەوە کاول بووە وێران بووە سەر لە نوێ چی بکەین بینایکەینەوە بەچی بینا دەکرێتەوە یەکەم جار تۆ دەبێ مەستەد لا دروست بێت هەست بەرامبەر ئەوەی کە گشتیە فەلسەفە یەکێک لەو شتانی کە فەلسەفە لە لامان زیندوو دەکاتەوە ئەوەیە کە ئێمە لەو مەیلە شخصی و دەرەکیانە تێپەڕین بەرەو مەیلە کولیەکان ئەوەی کە کولیە مەکتەبەکانمان بۆ وێرانە لەبەرەوەی فعلەن ئێمە لە ڕێگەی مەکتەبەوە مامۆسایەک لە مەکتەبە لە جیاتی ئەوەی شخصیە گشتی بکاتەوەی گشتی شخصی دەکاتەوە هەر لێرەشەوە دەزانێت تەنها بۆ ئەوە لەوەیە مەعاشەکە وەرگێ لە کاتێکە ئەسەن مەعاشەکەی بۆیە پێدەدرێ بۆ ئەوەی شتێکی تر هەیە بیکات ینی مەعاشەکە بۆ باشە
تۆ معاشەکەت بۆ چیە بۆ ئەوەیە بژی تا شتێکی ترەیە بیکەیت نەک شتێکەیە با بیکەم بۆ ئەوەی بژیم ئەمانە هەمووی دەبێ هەڵگەڕێتەوە دەبێ ئەم دنیاە کە ئێمە دووسمان کردووە ئەم وێرانەیە کە دووسمان کردووە کە تایە بێزاری فعلەن دەبێ هەڵگەڕێتەوە ینی ئێستا خوار ئێمە دامەنەوە بەچی هەڵدەگەڕێتەوە بەوە هەڵدەگەڕێتەوە دەبێ ئەوەی کە ئەو وشیاریە دروست ببێ بەوەی کە گشتیە نەک بەوەی کە شخصیە چونکە وشیاری بەوەی شخصیە ئەو وشیارێکی زۆر سادە و ساکارە هەر لە منداڵێکە لەدایک دەبێ منداڵێکە گەورە دەبێ ئەم منداڵە شتێک نازانێ بە ناوی گشتیەوە ئەم منداڵە دایما بۆ خۆم ینی ئەوە دەزانێت کە شخصیە لەگەڵ هوشیاریە لەگەڵ ئەوەی کە ئینسان هوشیاری پێیا دەکا لێرەوە ئەوەی کە گشتیە بەرەبەرە ڕۆشن دەبێتەوە شتێکی ترەیە کە گشتیە و من هەست دەکەم هەتا ئینسان ئەوەی گشتیە بەهای خۆی وەرنەگرێ لە لای ئەوەی گشتیە نەبێتە ئامانج لە لای لە ڕاستیە لە قۆناغی مناڵی دەرنەچووە لەبەرەوەی وعی بەوەی کە شخصیە وعیەکی حسیە وعیەکی هەستەکیە وعیەکە ئەو هینەکە ڕەبتی بەجەستەوە هەیە هەر وعی نییە لە ئەساسەوە هەر ئەمە وعی نییە وفعلا ئێمەش لا واعیانە واین یعنی ئێمە بە هوشیاریەوە وانین بەبێ هوشیاری واین بە عادەت واین بۆیە تاوان بەوەش ئەوە دروست نابێ بڵێ با من ئەوەی شخصیە گشتی کەمەوە بەوەی هوشیار ببمەوە بەعکسەوە دەبێت تۆ هوشیار ببیتەوە تا ئەوە ئاسایی بێ لەلات و بە شەوقێکیشەوە ئەوەی شخصیە گشتی کەیتەوە یعنی ئەگەر ئاوا بێت بڵێ با من ئەمەی شخصیە گشتی کەمەوە جارێک دەیکەیت جارێک ئەمە کردوتەوە و نابێتە ساتیژ لەلات لەبەرەوە دەبێ وعیەکە پێشکەوێ بەسەر کردارەکە و کاتی ئەم وعیە دروست دەبێ فعلەن ئیتر تۆ هەست بە مرۆڤبوونی خۆت دەکەی لەو هوشیاریە هەستەکیە حسیەی کە هەیە کەوتمان لە مناڵێکیش هەیە مرۆڤ هەست بە مرۆڤبوونی خۆی ناکە ئێمە لەو قۆناغا حیوان چونکە گرنگی بەوە دەدەین کە حیوانات گرنگی پێدەدا بۆ ئەوەی لەم قۆناغە بەرز بینەوە دەبێ فعلەن ئەوەی گشتیە بایەخ بەیاکە لەلامانوە لی تێبگەین ئەوەی گشتیانی چی ئەوەی گشتیە زەمینەیەک دروست دەکات بۆ ئێمە بۆ جۆرێک لە خۆشی لە ژیان کە لەوەی تایبەتە نییە چۆن پەیوەندی هاوڕێیەتی زەمینەیەک خۆش دەکات بۆ ژیان کە هەرگیز لە پەیوەندی خێزانیە وجودی نییە ئەوەی لە هاوڕێیەتیە دەبەخشێ و دەدرێ و پێدەگا و ئەوە لە پەیوەندی عایلەیە نە پێدەگا و نە گەشە دەکا و نە هیچ و ئەمەی کە لێرە من هینم کردووە لێرە بەڕاستی ئەوەیە لەوێەوەی ئەو لەو دافعەوەیە ینی لە هیچی ترەوە نییە جگە لەوەی کە ینی کە ئینسان وعی بەوە پێیا دەکایتر ناتوانێ وانە بێت ئاسا من زۆر جاربی لە خۆم دەکەمەوە دەڵم باشە من گێلم ئاوا بی لە خۆم ناکەمەوە بی لە تەنانبی لەوە ناکەمەوە ڕێ سبەینێ نانەگەیە بی خۆمیانە من گێلم پرسیارەکە لە خۆمی دەگەم ئێ باش هەموو خەڵک خەریکی خۆیەتی من گێلم ئاوا دەکەم ئەی باشە سبەینە من چی بکەم سبەینە چی بخۆم لەکوێ دانیشم ئەی باشەوە نەخۆش کەوتم چی دەبێت بەس کاتی ئینسان هەم وشیاری پێیا کرد بەوەی کە گشتیە لە ڕاستیە ئەمانە معنایان نامێنێت ینی نازانم هەست دەکات لەبەر ئەوەی ئەم وشیاریە هەیە مستحقی ژیانە لەبەرەوە هەر دەژی هەتا ئەوەندەی پێویستی بەمە بە ژیان بێدەژی ئەمە شتێکە زۆر سەختە ئینسان هەستی پێ بکە بیری ینی تێبگا چوزانم وکە ئێمە دایمە هەست دەکەین دەمرین هەست دەکەین دایمە بیر دەکەینەوە لە مستەقبەل ئەرێ سبەینێ نامرین ئەرێ سبەینێ نازانم محتاج نابین سبەینێ فلان
ئەم سبینەیە وای لێ کردوین فعلەن تووشی شەلەلی کردوینانی ئەو شوێنەمانی تووشی شەلەل کردووە کە ئەوەی شخصیەوە تۆ دەتوانی گشتی بکەیتەوە بیکەیتەوە و بۆ ئەوەی ئینسان ئەخلاقی بێ تەنها لەناو مەجالە گشتیا دەتوانێت ئەخلاقی بێ لەناو مەجالی شخصیا شتێک نییە بەناوی ئەخلاق ئەمانە هەمووی ڕەبتی بە وشیاریەوە هەیە کە فعلەن کە پیا بۆ وشیاریە ئەم وشیاریەیە کە هیچ هێزێ ناتوانێت بەرەنگاری بێتەوە یعنی ئەگەر کورد ئەم وشیاریەی هەبێ ئەو گەلە کۆمەی لێ ناکرێت ئەو گەلە کۆمەیەشی لێ بکرێت شکست دێنە لە ڕاستیە باسی من یەک بوون و ناکەم یەک بین و ئەگەر یەک بین ئاوا دەبێ و یەک بوونی چی و شتی چی ئەم وشیاریە زەرورە و یەکبوونی ڕاستەقینە ئەم وشیاریەیە پێکگەیشتنی ئەم وشیاریەیە لە ناو ئینسانی کووردا لەبەرەوەیە کە فعلەن من هەمووینێکی خۆم داوە بەو پرۆژەیە بە هیوام ئەمە دەرگایەک بێ و ئەوەی تیمامە بە ئەو فەلسەفەی گریکی پێیا ببێت تاوەکو ئێمە وەکوتم ببێتە کۆمەکێک بۆ ئەو لەدایکبوونە بۆ ئەوەی ئێمە وشیاریەکی تازە بێتە ناو ژیانمان و قۆناغێکی زەمەنی بکەوینە ناو زەمەنی خۆمانەوە و ئێمە لە زەمەنی خۆمانانی لە زەمەنی ئەوانی ترین ئێمە پێویستمان بەوەیە بکەوینە ناو زەمەنی